مامۆستا گیان من گەنجێ بووم یعنی لەو گەنجانەی کە لە 2020 هەتا 2022 لە لایڤە شەڕەجنێومە کرد باشە گەنجێ بووم لەوانەیە شەو هەبوو بێ بە سێکەی بە چوارکەی خەڵک بە دیار مۆدانی ژێ من جنێومەوە لە لایڤە و گوناحم بۆ خۆم هێناوە بە کوردیەکەی یعنی گوناح کە باسەکرێ لەوانەیە زیاتر بۆ بێت وایە بەڵام یعنی من شەرمی لێرم کە باسێکم بەڵام ڕاستیەکان خۆشە من کەسێکی مەشروب خۆر بووم باشە کەسێ بووم ئەوەی گوناحە بۆ کردومە بەڵام لەم کاتەیە مامۆستا گیان من پڕ بەدڵ حەزەکەم بگەڕێمەوە باشە یعنی کە ناوی خوا لام دێت دڵمە لەرزێ بە جدی مامۆستا یعنی هەنێک کەسێ باوەڕم پێ ناکەن سا مامۆستا من ڤیدیۆ ئەەکەم وەک بە ڕێزەدا ئەنیشم بۆ نمونە قورئانێ خەمە سەری خەڵکەڵن بۆ ئەکتیڤە ئەگەر یعنی من سارد ئەگەنەوە مامۆستا نازانم چی بکەم ئێستا یعنی مامۆستاڵێن ئەگەر تۆ بەدڵ شتێ بۆ خوا بکەی لە لای خەڵکیش خۆشەویستەوی بەڵام لای من وانییە برای بەڕێزم گیان ئەگەر بەس مایکەکە بگری دەنگ بەسەرچە برای بەڕێزم ینی هەر کەسێک بۆ خوا ئیش بکات گوێ ناداتە مەسەلەی ئەکتیڤە بینەرە ئەو شتانەیە ینی لا یەخافونە لەومەتە لائیم لەومەی لەو مەکاران ناترسن خەڵک چیەڵێ با بێڵێت خەڵک دەرباری خوا قساکەن والعیاذ بالله خەڵک وەتا لایڤەکاتەوە جنێو بەخوادا جنێو بە پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم بوتان بە کۆمەڵی مامۆسای عەقیدە پاک و زانا و داعی و خەڵکی عەمامە پاکەکات کەواتە قسەی خەڵک هیچ قیمەتێکی نییە ئەگەر تۆ پاک بی خوای پەروەردگار پاکێتیەکەت حیسابەکە و ڕازگۆیەکەت وەرەگرێت ئەگەر پاکیش نەبی نیەت خراپی لەگەڵ خوایە سبحانه وتعالى سەرکەوتو نابیت بۆیە ئەوەی لەسەر تۆ واجبە لە ئێسایە تەوبەیەکی یەکجاری بکەیت خۆت ئەڵی لە 2020ەوە بۆ بەرەو 2024 ئەڕۆین ئەوە 3 ساڵی کاملە خەریکی لایڤی خراپەکاری قسە ئەڵی مەشروبم خواردووە هەموو گوناه و تاوانێکم کردووە یعنی ئەبێ ستۆپێ بە خۆت بکەیت عەزیزەکەم ڕەنگە تۆ سبەی شەو لەناو گۆڕابیت ڕەنگە 20 ساڵی تر لەناو گۆڕابیت کاکە ڕەنگە 50 ساڵی تر لەناو گۆڕابیت بەڵام ئەمانە ئەرقامە فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور أرقام فریود نەدات والله ئیمشەو بمرم یا 100 ساڵی تر بمرم والله وەکو یەکوایە ئێستا ئەگەر ئیمشەو کەسێ بمرێت تۆ 100 ساڵی تر بمریت تۆش ئەچی بۆ لای ئەو لە کۆتاییە دنیا بۆ کەس نامێنێتەوە ئەو کەسە مەردە ئەو کەسە عاقڵە زوو فریاکەوێت هەر ئێستا فریای خۆتکەوە مەشروبە وازی لێ بێنە برادەری مەشروب خۆرت هەیە وازی لێ بێنە چویکە بۆ نادی کاکە وازی لێ بێنە وەرە بۆ مزگەوت کاکە هەتا ئێستا خەریکی خراپەکاری بوویتە وەرە بە تەڵەبەی قورئان وەرە بە حافظی قورئان هەر هیچ نەبە کاکە واز بێنە لە خراپەکاری دەست کەسابەتێکی حەڵاڵ ماڵ و مناڵێکی خنجیرانە پێکەوەنێ کاکە تۆش پێویستە ببی بە باوک پێویستە یعنی جێپەنجەت هەبێ لەم کۆمەڵگاییە کەواتە مەودا لە بەردەستایە لە ئێسایە گەنجیت 4 ساڵی تەمەنت لە لایڤە بە خراپەکاری بردەسەر خوا ئەزانێ پێش ئەوە چیت کردووە بۆیە ئەمە هەمووی دەرفەتە خوای گەورە دەرفەتی داوە بە تۆ واللهی خوا ئەتوانێت لە کون فەیەکونێکا ژیان لێ بسەنێتەوە دەرفەتت نەداتێت بەڵام خوای پەروەردگار دەرفەتت ئەداتێت ئێستا ئەو هەموو خراپەکاری لە لایڤەکان ناکرێ باشە ئافرەت پۆینتی لێدرێت بۆی ڕازی بکەن شەوان دەریکەنە دەرەوە زینای لەگەڵا بکەن بە هەر حاڵی خراپەی لەگەڵا بکەن واللهی خوای گەورە هەتا ئێستا دەرفەتی داوە پێە ڕۆژانە ئەبینین فڵانە هونەربەند تووشی سەرەتان بوو ئەوە نەئەزانین دوای 10 ڕۆژتر ئەڵێن ئەرەوەڵا وەفاتی کرد فڵانە نازانم گۆرانی بێژ تووشی ڕووداوی حادیسە ڕووداوی سەیارە بوو ئێستا لە خەستەخانەیە دوای 2 ڕۆژ پۆستێکن ئەڵێن ئەویش وەفاتی کرد فڵانە کەس بە چەقۆ کوشتیان فڵانە کەس کەوتە ناو ئاگرەوە کوشتیان براکەم هەمومان سەرەمان گرتووە مردی خوابن خوای پەروەردگار یەک جارێ فرسەتت ئەدا پێ کە ئەم ژیانەیە ئەشێ تۆ 30 ساڵ بژیت ئەشێ 40 بژی ئەشێ 50 بژی ئەشێ زیاتر بژیت بەڵام هەتا بژیت ئیمتیحانەکان قورسترە بێت هەتا بژی ئەگەر نەگەڕیتەوە تاوانەکانت زۆرترە بێت بۆی عەزیزەکەم من لە دڵەوە تەمەنا ئەەکەم تۆ لە من باشتر بیت قەسەمەن بیللا تەمەنا ئەەکەم هەمووتان لە من باشتر بیت تەمەنا ئەەکەم هەر هیچ نەبێ خەجاڵەتە قسەش پێ بڕم باوەڕ کە کەوسانە ئێستا کەوسانە هەر هیچ نەبێ لەگەڵ ئێوە یادشمان سەگە جوانە مامۆستا بەس مامۆستا من 4 ڕۆژ 5 ڕۆژ پێش ئێستا لەوانێوانی ناو لایڤ زۆرینەی بمناسن لەبەرەوەی من زۆر دەمێگە لە تۆڕی کۆمەڵایەتیام زۆری نێم ناسێ بەڵام چۆن ناسینێ ناسینێکی خراپ بە کەسێک کە کەسێکی مەشروب خۆر
کەسێکی یعنی چی پێ بڵێم لادین من مامۆستا لە 2021 ئەلحەمدولیلا ئێستا کفر ناکەم کفر مەکرد مامۆستا یعنی ڕاستی خۆشە من ڕاستیەڵە من بیان لە منم درۆم پێ ناکرێت باشە مامۆستاکە بۆ نمونە تووڕە ئەبووم باشە بۆ ئەوەی شتێ لەو کەسە نەکەم کە بەرامبەر ما بۆ نمونە لە ماڵەوە تێگەیت لە ماڵەوە شتێکیان پێوتمایە دەفیان گرمایە تێگەی ئەچۆ مێشک و مامۆستا کفر مەگەت خواتۆ بەجنێم بەخوایە بە پێغەمبەرمەیە ئەستەغفیرڵڵا تێگەی مامۆستا من نازانم یعنی سا خوای گەورە لێم خۆشە بێ بۆ ئەو جنێوانەی کە بە ئەڵڵا ماوە بە پێغەمبەرم ماوە سەڵاو عەلەیهی وسەلەم لێم خۆش ئەبێت ئەگەر بگەڕین مەشروب خواردن ئەزانم مەشروب خواردن نەزانم کە لێم خۆش ئەبێت ئیشەڵڵا ئەگە بە پاکی بگەڕێمەوە بەڵام بۆ کفرکردن چکاڵن کفرکردن زۆر گەورەیە شرکدانان زۆر گەورەیە یعنی بۆ ئەم شتانە من ئەگەر پڕ بەدڵ دەخوا بە زیابێساوە 27 ڕۆژە من لێوم بەر کحول نەکەوتووە ئەلحەمدولیلا جگەرە ئەکێشم جگەرە مامۆستا شتێکە تێگەڵی خوێندێ بەڵام مەشروب وانە ئارەق وانە تێگەی لە من لە عایلەیەکە مامۆستا دایکم ئێستا شەو نوێژەکات ئێستا سوێن بەخوای گەورە لەسەر بەرماڵەکەیە ئێستا لە شەو نوێژتەوە بووە بەڵام مامۆستا من لەم عایلە یعنی ئەوە گەڵێن لە هەموو عایلێکا لەوانە خراپێکی تیابێت بەڵام مامۆستا حەزەکەم من لەم عایلەیە منیش باشێک بم ئەگەر مایکەکە دوو قسەیتر لەگەڵ يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم خوا فەرمی ئەی خەڵکینە هەر هەمووتان خراپەکانتان بەسەر خۆتان ئاشکێتەوە ئەگەر تۆ خراپ بی لە خراپەکاری بەردەوام بی باجەکەی تەنها خۆتەی دیت دوو ڕۆژتر ئەتەوێ ببی بە خاوەن خێزانێکی محتەرەم خەڵک کچی خۆی نادا بە تۆ کچی خۆی هەڕاج ناکات کەسێ شوت پێکا ئەبێ بە دایکی مناڵەکانت کەسێکی پاتاڵ حاشا لە ڕووی جەناب تانە و ئافرەتە داوێن پاکانی کە بینەرمانن بیسەرمانن کەسێکی تر هەموو کەسێت پەنجەی خراپەی بۆ درێژ بکات بۆیە هەر خراپەیە بکەی بەسەر خۆتە ئاشکێتەوە بۆیە ئەگەر تۆش یەکێبی لەو خێزان یەکێبی لەو یعنی کوڕەچاکانی خێزانەکەت ئەوە خێزانی باش پێکەوە ئەنی خەڵک هەمووی شایدی باشت بۆدا بچیتە هەر شوێنێ خەڵک دەست بە سنگەوە گرێ بۆت بۆیە چاکەی خۆت بۆ خۆتە خراپەشت بۆ خۆتە بەڵام خراپەکە بەسەر ملتەوەیە بۆ هەتایە لێت نابێتەوە باوەڕت هەبێ ئێستا تەوبەیە بکات دەست بدە دینەکەی خوایەوە بۆ خوا خۆت یەکلا بکەرەوە ساڵێکی تر ئەم عانە ئافرەتێکی نیقاب بەسەر ئامادەیە بێت زەواجت لەگەڵا بکە ئەگەر ڕابردوویەکی خراپیشت هەبوو بێت چونکە خوای پەروەردگار خۆی سنەتی وایە هەر کەسێ تەوبە بکە پێشتر هەچێکی کرد بێت لە بەرچاوی خەڵک جوان یەکات ئەو ئینسانە جوان ئەکات جوان بۆیە ئەگەر کوفریشت کرد بێ والعیاذ بالله وەک خۆت ئەڵێ جنێوم داوە بەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کوفرت کرد بێت بەڵام تەوبەیەکی یەکجاری خوای پەروەردگار لەوانەشت خۆشە بێت خوای پەروەردگار هەتا ئێستا تۆی نەکوشتووە ڕوحی تۆی نەکێشاوە بەو شێوازە لەسەر کوفر تۆی نەبردوتەوە ئەوە موهلەیە بۆ تۆ عەزیزەکەم موهلەیە موهلە زانی یانی چی یعنی دەرفەتی داوە پێی ئەوە تا الحەمدولله ئێستا تۆ عەقڵ هاتوۆتەوە بەرت هۆشت هاتوۆتەوە بیر ئەەکەیتەوە پێویستە منش ئینسانێکی چاک بم وەکو خێزانەکەم وەکو براکەم وەکو خوشکەکەم وەکو دراوسیەکەم دەی کەواتە دەستی مردایەتی لێ هەڵکێشە قۆڵی مردایەتی لێ هەڵماڵە ئینشاڵڵا بەرەو چاکەکاری زۆرم کات گرتوون خەجاڵەتم بەڵام حەزەکەم یعنی شتێڵم ماوەسا من هەتاوەکو یعنی حساب کە لەوەتەی فام کردو تۆیتر ئینسان هەیە زووتر فامەکاتەوە ئینسان هەیە درەنگتر وایە مامۆستا یعنی من لەم دەقەیە کە ئەو شتاناڵم خۆم شەرمەکەم بەڵام یعنی من تەمەنم وا ئەڕوا بۆ 24 ساڵ باشە بەقەی 45 ساڵێک من گوناحمەیە من ڕاستی ڕەشانازی پێوە ناکەم یعنی کە ئەم قسە ناکەم ئەلەرزم مامۆستا تێگەی ئەڵێم بەقەی 45 ساڵێ گوناحمەیە بەڵام مامۆستا پڕ بەدڵ حەزەکەم بگەڕێمەوە باشە برادەری مەشروب خۆر یعنی خواوە چی لەبێ یعنی ئێستا هیچ برادێکم نییە برادرم هەتاوەکو دەرەوە لەبەر دەرگای ماڵی خۆماندا ئەنیشم و ئەڕۆمە ماڵەوە باشە بەڵام مامۆستا من لە چەند ساڵی بڵێم 11 ساڵیەوە باشە ڕەمەزانم لێ نەپەڕانەوە هەتاوەکو ئیتر نازانم 11 ساڵ 2000 چەند بوو بەڵام هەتا 2019 مامۆستا 2019 خۆشەویستیم لەگەڵ ئافرەتێکا کرد کە ئەو کچە لێم جیا بۆتر مامۆستا من ئەم حاڵم ئاوام لێ تێگە لە من وەستا لەوانەیە بزانم پێکەنینە باقم بێ و خەڵکە بەڵام هەموو کەسێ تووشی غەڵەتە بێ یعنی من لەبەر ئافرەتی وام لێەوە مامۆستا گوناحی کە من بۆم دێ بۆ ئیش ناڕوە کە من بە بۆنێ و ئافرەت وام لاتوە تۆ لاوازی خۆتە ئافرەت
هاتۆتە ژیانتەوە ڕۆیشتووە ئەوە چیە خەڵکێک هەیە لە ڕۆژێکا دوو ژنی هەبوو هەردوو